من دڵخۆش بووم کە ئەوڕۆ هاتیم بۆ شاری قەڵازێ بۆ دەڤەری پشتەری خۆشەویست لە خزمەت گەنجولا و چالاکوانانی هەم ڕێکخراوەکان هەم وەرزشوان هەم بوارەکانی دیکەی ژینگەی پارێز دابووین لە قەڵازەی خۆشەویست کە جێ دەستخۆشیە بەڕاستی کارەکانیان و هەموو ئەو چالاکیانەی کە هیانە مای سەربەرزیە وەک لە پسراوی بۆردی وەرزشی شێرشمانی کوردستان پشتیوانیمان بۆ دەڕبڕین و تەکیدمان لەوە کردەوە کە ئەوەی بە ئێمە بکرێت بە پشتیوانیکردنی هەموو گەنجولاوان و وەرزشوانان و جەماوەر لە هەر ناوچەیەک بێ ئێمە ئامادەین. لە ساڵیادی ڕۆژی جیهانی لاوان هەساین بەکردنەوەی کۆمەڵە خود لە بواری هونەری و ڕۆشنبیری و پیشەیی و لەگەڵ ئەوەشدا ئەمڕۆ کۆتا ڕۆژی خولەکانمانە کە کار و چالاکیەکانمان درێژەی بۆی یەک مانگ بەردەوام هەبووە بۆی ئەمڕۆکانە کار و چالاکیەکانمان کۆتایی پێێنە و لێرەش بڕوانامان بەسەر بەشداربووان دابەش کرد کە زیاتر لە 350 گەنجی سنووری شاری قەڵازلەی سوودمەند بوونەوە.